مەبەست لەکردنەوەی ئەم پێشەنگایە ناسانی کار و چالاکیەکانی ئێمە بە کۆمەڵێک لە غەیری ئیشەکەی خۆمان، بە کۆمەڵێک کە ئیشەکەی ئێمە نازانن چییە و چۆنە، ماندووبوون و هیلاکبوونی ئێمە پێ نازانن. ئەمانەوە لە ڕێی پێشەنگایەکی وە ئەمەوە چەند کارێکی دۆکۆمنتاری ئەم ئیشەی خۆمان بناسێنین بە خەڵک کە بزانن معاناتمان چییە، بزانن چۆن هەڵەسین بەم کارە، بزانن چۆن وڵاتەکان بۆ پاکەینەوە ئەوان ئەچن بۆ گەشتیاری. گومانی تیانی حکوومەتی بەحسی لە ناوچوومینێکی زۆری لە کوردستانە جێهێشتووە، بەتایبەتی لە ناوچە سنوورەکان یان ئەو ناوچانەی شوێنی پەڕینەوەی هێزی پێشمەرگە بوون مینی داناوە، ئیتر سەرنجام ئەم کارە ساتانی لێکەوتۆتەوە و ئێستاشی پێوە بێ کە بەردەوامی هەیە. هەموو وێنەیە کە لێرە دانراوە هەمووی کارەساتێکە ڕوویاوە بوونیان هەیە. دخوازی عالمی واسه همین نوع خضراتیه، همین نوع خضراتی خوشه و اول خضرات بر همین مهمیه، همین بر همین مهیویه، هریمیه، یش درونینه، سرجرجیه، اغلبه سرجرجیه، فایوی گلایه و آسنوی گلایه نافده و عالم گلا حجیت کتنه. برهمي نوفوين كبس مو كلاميا قرنبيتا سيفن عردن شيلن شيلندرن اف بوق الكنا اف برهمي نوفوي كلن دي كالوندني مازن عالم قال حش كلن دي اوج برهمي فيريا يلو و سر شيل مو شندلو كلامي قرنبيتي بوترشيد بنو اف سيفن عدد شوصه وقدي فيقي يجي تشد بوشه بس كيم زلستاني كيم تشد Снег лежит, там лед лежит, охрана встает, охрана, да? Представляю телеканал Дума ТВ, это парламентское телевидение России. Я сама первый раз на этом мероприятии, и мне было очень интересно посмотреть, насколько все хорошо здесь организовано. Так вот, мне поразило, насколько комфортно здесь разместили журналистов. У нас есть все для того, чтобы мы могли спокойно работать. Мы вступили в очень сложный демографический период. Создано всего 78. Послание президента я уже пришла послушать 7-й или, кажется, даже 8-й раз. Конечно, это очень важное событие. Все, мне кажется, вся страна даже ждет его, поскольку темы поднимает президент, конечно же, важные. И я думаю, что тут даже дается установка на то, что, как дальше будет страна у нас развиваться, на какие, не знаю, точки. Значит, такие ясли, 80% семей с низкими доходами – это именно семьи. Хорошо понимаю, что пока дети не пошли в школу, маме зачастую щелкают.